زۆر بەخێر بن. ڕاستە ئەمڕۆ هەفتەی کارسازی جیهانیە، بەڵام ئێمە وەکو ڤم فاوندیشن باوەڕمان بە هەندێک خاڵ هەیە کە ئەتوانین گۆڕانکاری تیا دروست بکەین. بەڕاستی ئەمڕۆ لەم پانێڵە باسی کارسازی ناکەین، ئەوەندەی باسی ئەو کارەساتە ژینگەییانەیە، ئەو کارەساتانەیە کە ڕوبەڕووی ئاژەڵانە بێتەوە و دواتریش دشتەگەری ئاژەڵان کە یەکێکە لەو پرۆژانەی کە ماوەیەکە ڕێکخراوی پاکۆ کاری لەسەر دەکات. بۆ ئێمە گرنگە کە سەرجەم پانێڵەکانمان بچنە خزمەتی گەنج و ئەو جیلەی کە ئێستا سەرقاڵی بازرگانی خۆیانن، بەڵام لە هەمان کاتیشا بیرمان نەچێت کە لە هەندێک سەکران ناتوانین وەکو ئینترپرنەر وەکو کارساستیا دەربکەین، بۆیە ئەبێ پاڵپشتی ئەو کەیسانە بین کە بەڕاستی ناتوانین بەڕاستی کارسازی تیا بکەین. زۆر بەخێر بن. دکتۆرە لاڤین وەکو چالاکوانێک، وەکو دکتۆرێک و وەکو بەڕێوەبەری ڕێکخراوی پاکۆ و دەستەی دامەزێنەریش ماوەیەکی زۆرە سەرقاڵی ئەوەی کە لە ڕێی ئەکاونتی خۆتەوە لە ڕێی سۆشیال میدیاوە ئەو چالاکیانە بڵاوکە ڕۆژانە سەرقاڵیت، بەڵام تاکەی ئێمە بێت سەرقاڵی ئەوە بین بە خەڵک بڵین بۆستن لە کوشتن، بۆستن لە ئەزێدان، لەجێ ئەوە ئێمە سۆز و میهرەبانی ببەخشین بە ئاژەڵەکان. من دواتر ئێمە سەر نەشتەرگەریەکان، بەڵام لێستا مێ باسی وەکەم تۆ ئەتەوێت تاکەی بە خەڵک بڵێ وا مەکەن و خەڵکیش بەردەوام لەسەرەوە وەکو کارەکەی چییە؟ طبعا وەکو بواری مافی ئاژەڵان، وەکو بواری بەرگریکردن لە ئاژەڵان، ئێمە هێشتا کۆمەڵگەکەمان زۆر لە دواوەیە. ڕاستە لەلایەن چەند کەسێک و چەند لایەنێک و چەند کەسێکی تایبەتیەوە کە لاوەچە دکتۆری ڤێتەرنەری بەیان هیچ پەیوەندێکیان نەبێ بە بواری ڤێتەرنەریەوە، هەوڵە درێت کە مافی ئاژەڵان و دروستی ئاژەڵان بناسێنرێ بە خەڵک، بزانرێت کە ئەم ئاژەڵانە وەکو مرۆڤ بە هەمان شێوە هەستیان هەیە، هەست بە ئازارەکەن، هەست بە برسێتیەکەن، بە تینوێتیەکەن، پێویستیان بە شوێنێک بمێنەوە، گەرمایان ئەبێ، سەرمایان ئەبێ. بۆیە ئێمە کۆمەڵگەکەمان ئێشتا ناوێتی لەم خاڵانە تێبگا، بۆیە تاکو هەموو کەسێک و هەموو ماڵێک و ئەو تاکانن کە تیان فێر ئەبن و ئەمانەتی ئەگەن ئێمە لە هەوڵا ئەبین، بەڵام بەتەنیا بە چەند کەسێکی کەم ناگرێت و بۆیە پێویستە کە لە چەند شوێنێکە، لە چەند کۆڕ و کۆبوونەوە سیمینار و ئیڤێنتەکانە ئەو کەسانی کە ئاژەڵیان خۆشەوێ، ئایا ڕێکخراون، ئایا بە هەر جۆرێک بێ ئاژەڵ دۆستن، بەشدار ببن و ئەم پەیامە بگەێنە خەڵک. زۆر باشە. ئێوە ڕێکخراوەکەتان جگە لەوەی کە ئەگەڕێن وەکو لایەنی تەندروستی ئاژەڵەکان مسۆگەرەکەن کە هیچیان لێنێت، بەڵام لە هەمان کاتە ئەو ئاژەڵانی کە هێتە لاتان یا ئەزانن ئەبێ ڕزگاری بکەن، دواتر ئەبێ چارەنووسی و ئاژەڵانە چی بێت؟ ئایا خەڵک وەکو کللتوری ئێمە وای لاتوە کە ئەو ئاژەڵانە لە خۆیان بگرن؟ ئێمە ڕێکخراوی پاکۆ و پاراستنی ئاژەڵان کە ماوەی 2 بۆ 3 ساڵ ئەبێت بەردەوامین لە چالاکیەکان و بەردەوامین لە ئیشکردن، هەوڵمان ناوە هەر ئاژەڵێک بێ، بەتایبەتیش سەگ و پشیلە هەیە، لەبەرەوەی کە لە کۆمەڵگەی ئێمەیان سەگ و پشیلە زیاتر ئازێتیادات و خەڵک ئازاریات ئەچێتە ژێر سیارەوە بە هەر جۆرەکان کە ئازارێکە، هەوڵمانەوە کە هاوکاریان بکەین، دوای ئەوە کەس هەیە، بەڵام چەند ژمارێکی کەمن کە فۆستەرەکەن لە ئاستی تموحی ئێمە نییە ئەو کەسانی کە فۆستەرەکەن، چکە چەند ماڵێکی کەمن و ئەو ماڵانەش کە هەن بەهۆی چەند حاڵەتێکی تایبەتیەوە پڕ بوون. بۆیە دوای ئەوەی کە فۆستەرەکرێن ئێمە هەوڵ دەین کە چارەسەرەکرێن دابنرێن بۆ ئەدۆپشن و ڕێژەیەکی باشیان ئەدۆپتەکرێن، ئەوەی کە ئەدۆپتیش نەکرێ ئێمە تا دڵنیان نەبینەوە کە تەندروستی بە تەواوەتی باشە، ناگەڕێتەوە سەرجادە و هەوڵیشمان ناوە گەڕانەوە بە سەرجادە ئاخر چۆیسمان بێ و ئاخر اختیارمان بێ. بەڵام ئەوە ئەکەن ئەگەر مەجبور بووین کە ئاژەڵەکە تەندروستێکی باشی هەبوو، بە تایبەتی سەگ، چونکە هێشتا خەڵکی ئێمە زۆر سەگ بەخێو ناکات لەم ناو ماڵەکانیانەوە، بە تایبەتیش ئەگەر سەگی کوردی بێت لەبەرەوەی کە حەجمی گەورەیە و ئەو عەتفەیان نییە بۆ بەرامبەر بە سەگ، بۆیە منەکات ناچار ئەبین کە بیگەڕێنینەوە، بەڵام لە گەڕانەوەکەشیە ئەیگەڕێن لە شوێنێک کە سەلامەت بێ، کە دوور بێ لە کەسانێکەوە کە ئازاری بدەن. زۆر سپاس. هانەخەن ئینە لای جەنابەت، ئەتوانین پێمان بڵێ بۆ چالاکوانی لە بواری ئاژەڵ، بۆ چالاکوانی لە بوارێکی تر بۆچی ئەوەت هەڵبژارد؟ من خۆم هەر لە مناڵیەوە زۆر حەز لە ئاژەڵە، جا باوکم حەزی ناکرد زۆر لەگەڵ ئاژەڵە تەعاملم هەبێ و یاریان لەگەڵ کەم و دائیمەن ئەو فکرەیە هەبووە کە ئاژەڵ پیسە، ئاژەڵ نابێ بێتە ناو ماڵ، کە هەوڵی دەستی لێ بێت مەسەلەن
دەست بشۆیان ئاها قدر الامکان دایک و باوک دایمەن هەوڵێن مناڵەکانیان دوور خەنەوە لە ئاژەڵەکە بۆ سەبەبێکی ئەوەیە دایک و باپیرەکانمان کەوا ئەو فکریان داناوە کە ئاژەڵ هەر شوێنی دەرەوەیە هەر لە مناڵیەوە ئەو بیرۆکۆیم هەبووە کە من زۆر حەز لێ بووە ئاژەڵێکی خۆمم هەبێ من خۆم هەر لە بەغاژی ئەوم ئیتر لەوێ زۆر بەغاز و زۆر شارێکی گەورەیە ئیتر زۆر هەوڵمەیە کە بەقدر الامکان کە ئەچم لە ڕێگا بۆ مەکتەب کێمۆ لە مەکتەب کە دایکمام نێرێ بۆ دوکان مەسەن ئاژەڵێکی شتێک بینم دایمەن بەدزیەوە خواردنێکم هەڵە گرت و ئەم کردە علاگیەک و ئەم برد لەگەڵ خۆم بە ئاژەڵەکانم یان لای مەکتەبەکەمەوە یان لە لای ماڵی خۆمان بەرەبەرە ئەمە هەر لە دڵما مایەوە کە من بۆ ناتوانم یارمەتی ئاژەڵ بم بۆ زیاتر مەسەلەن باوکم ڕێگەم پێ نایە کە ئەمانە بکەم هەمووی مایەوە وەکو ئەنەرژیەک مایەوە لە دڵما کە حەزمە ئەکرد زیاتر ئەها یعنی دەفع بم کە یارمەتیان بم زیاتر کە گەورەتر بووم زانیم کە من پاوەرێکم هەیە کە ئەتوانم شتێک بکەم 2000 و شتێکی بچووکت بۆ باسەکەم 2007 لە ڕێگا ئاهاتمەوە هیچ ئەو شوێنە نەبوو کە پێیا ڕۆیشتم سەدفە بوو لەسەر شەستی بووین من و خوشکەکەم لە سارەکە بووین ئەڕۆیشتم بە ڕێگا لە پڕێکا بینین استیحامێکی زۆر قەرەباڵغ ڕوویا بوو سارە بەم لە ئەڕوا سارە بەو لە ئەڕوا شتێک هەبوو لەو ناڕاستە کەوتو بوو نەمانەزانی چی بوو ئیتر من سەدفەتەن خوشکەکەم وتیەوە سەگێکە ئیتر لا ئێرادیەن ئەو شعورێک هەم بووهی مناڵیم لە دڵ میایەوە یەکسەری پێم وترایە سارەکە ڕائەگرێتەوە سارەمان ڕاگرت دابەزین تقریبا جەوەکە وەکو ئێستا بوو تۆزە بەرەو زستان ئاڕۆیشت ئیتر ملپێچەکەم پیایا و یەکسەری هەڵم گرت و بردمەلای دکتۆرە لاڤینیش ینی ئەڕۆشتە دەرەوەی عیادە وتم نابێ عیادەکە داخی ئەبێ بۆتی بێنم کە هێنامان سەگاکە وەزعی زۆر خراپ بوو اینجا ئەشترسا پیسایی ئەکرد بە خۆیان نێزانی زۆر کنفیوز بوو ئیتر باش بوو لەگەڵ دکتۆرە لاڤین زۆر ینی چارەسەرمان کرد تقریبا بۆ ماوەی 3 مانگی ڕێک من ئەو سەگا هەوڵ ماوەزەختم کردووە لە ماڵەوە کە سەگاکەم لە بەلکۆنی خۆم ژووری خۆم دانێم شەوانم هێنایە ژوورەوە بەلای خۆم طبعاً سەگەکەش هینی خۆمە لەلای خۆم هێشتمەوە ئیتر لەوە زیاتر ئەو هەستم بۆ پیا بوو کە ڕەفیقەکان نەکانی ئەگرتم لە دەوام یانوت تاکەی هەر ئەمانە ئەکەیت یعنی هەر خەریکی ئاژەڵی تو پشیلە و سەگ و تاکی هەر ئاوایی بەردەوامە بی زیاتر کە زانیم هەر خۆم نیم کە بینیم دکتۆرە لاڤینیش هەمان شتی هەیە دووسێ ڕەفیقەکەشم لە دەوام ڕەفیق و خزمەکانمان دەرەوەی داوامم ئەو شتیان هەیە هەوڵما زیاتر کە ئیشی لەسەرکەم و من لیدیان بکەم بەڕێوە ئیتر لەوەوە دەستی پێکرد کە من یعنی ئەها مەسئولیەتێکم هەیە بەرامبەر بە ئاژەڵەکە ئەشتوانم یعنی ئەگەر بە شتێکی بەسیتیش بێ بیکەم ئەیکەم بەس باشترە وەک لەوەی کە نەیکەم و دانیشم لە شوێنی خۆم هیچ شتە نەکەم تر لەوەوە هاو بەرەبرە زۆر باشە کاکە بنواردینە لای تۆ فۆتۆگرافەریت بەڵام لە هەمان کاتیشە ئەتەوێت بە دوای و ئاژەڵانەیە بڕۆی کە ئاژەڵی شەوینەوە ئێمە هەندێک جار لە کامێرەی هەندێک کەسا ئەیبینین بەڵام ئامادەش نین بیان بە بڵاوکراوەکان بڵاو بێتەوە لەبەری ئەڵێن لەو جوگرافیایی کە ئەو ئاژەڵە بینراوە بە نمونە لێوپاردی فارسی ئەڵێن ئەگەر ببینرێت لەو شوێنە ئەوەتە ڕاوچی بۆیە ڕوات کارەساتی نەبوونی ئاژەڵی شێوی وایە ڕاوکردنی یەشێکە لەو شتانی کە ئێمە پێوێن ئاڵێنی ساڵانێکەوە هەندێک پێشبڕکەی نهێنی هەیە لە بینی ڕاوچەکان کامیان ئەتوانن زووتر بەرازێک یا لێوپاردێک ڕاو بکەن ئێمە ئێستا لە چه دۆخێکین ئایا بەڕاستی ئەوان خۆیانمان لێ ئەشارنەوە یان ئەوە ئێمەین ئەوە ئیتر حەزمان لە ترەیدینە حەزەکەین بیان هینینە ناو شارەکان و لەژێر پردەکەی سلێمانی بیان فڕۆشین زۆر ڕاستە ڕاستیەکەی من نەمەی پێش هەموو شتێک دەستخۆشتان بکەم بۆم پانەڵە لەبەرەوەی زۆر جار ئەم جۆرە باسانە باز ناکرێت لە کۆمەڵگای ئێمەیە و بۆ مەسەلەی ئەوەی کە ئاژەڵی کێوی لە وڵاتی ئێمە وەزعیان چۆنە ڕاستیەکەی وەزعیان باش نییە و لە کۆنا ئێمە چەندەها گیانەبەرمانە بووە ئێستا نەماون بەهۆی ئەوەی کە زۆر ڕاوکراون کە ژینگەکەیان تێکچووە بۆ لەبەرچ بۆ باڵێن پڵنگی فارسی نزیکەی باڵێن چەند ساڵێکە سروشتی عێراق ڕسمی گرتوون بوون بە کامێرە تراپ بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە ناتوانین شوێنەکەی کەشف بکەین لەبەرەوەی خەڵک بۆیە چێت یعنی بەڕاستی ڕاوچی بۆیە چێت یان لە کەسە نێودەوڵەتیەکان بەڕاستی نێودەوڵەتیەکان بۆیان بۆیە بێت زۆر ڕاوچی نێودەوڵەتی دێت بۆ ئەوەی لە کوردستانە لێوپاردی بەڵێ ینی ئێستا خەڵک هێت بۆ ئێرە بۆ ڕاوکردنی باز فالکۆن لە ئیماراتەوە یان بۆ نمونە ساڵانە خەڵکێکی زۆریان بۆ ئێرە بۆ ڕاوکردنی فالکۆن و
چەنەها جۆری باڵندە کە هێن بۆ ئێرە بۆ پاراستن تۆزی پارێزراوە بەڵام خەڵکی خۆمان ڕایان ناکە بەڵام ڕاوچی تر هێن لە وڵاتانی ترەوە بۆ بەرازی کێوی و بزنی کێوی و ئەوانە خۆشمان ڕاویانەکەین خەڵک هەیە بۆ ڕاوێکات بۆی بینێرێ بۆ شارەکە بۆ وڵاتانی تر بۆ یاخێکن ینی لە سنووریەکانی خاڵە سنووریەکانی بۆ ئێران لە خاڵە سنووریەکانی بۆ کە لە کوردستان بۆ ئێران ئەچون بۆ یاخێکەکەن لەبەروی کەس باڵێ ئەو کەسانی لە خاڵە سنووریەکان زانیاریکی وانە ئەچون بۆ یاخێکەکەن بۆی بڵانەوە بزنی ماڵیە بزنەکە بۆ بزنی کێویە باخێکەکەن و ئەینێرن بۆ ئەوەی دەستی بەسەرانەگیرێت هەم لە ڕاکردن و هەم لە ڕووی هۆشیاری کۆمەلگا و هۆشیاری ئەو کەسانی کە بەرپرسیارن هۆشیارێکی زۆر کەمیان هەیە بۆیە زۆر پێویستە کە ئەو هۆشیارە بەرزکرێتەوە زۆر باشە بەڵام تۆ فتوانی کە ئیگریە ئەو چەیسینەی کە ئاچیت لەگەڵ من بیستومە لەگەڵ وەتەکی پەراجاری وا هەیە ڕۆیشتووی لەگەڵ ئەوانەی کە چالاکوانن لە شاخەکان ئەمێنەوە تەنها بۆەوەی تۆماری کەن کە لەو جۆرە ئاژەڵانمان هەیە دواتر چی ڕوادات تۆ بەس خۆت بیبینیت و تەواو یان نەخێر ئێوە ئیش لەسەر پرۆژەیەکەکەن کە وردە جگەل کە بزانین شانازی بکەین بۆی کە ئێمە پڵنگمان هەیە بەڵام نەگەڕین بە دوایە بۆی ئازێتیان بدەین بەڵێ من ئەمەوە بڵم کە من خۆم بایۆلۆجیستم بەشی بایۆلۆژیم تەواو کردووە و مەسلەی ڕەسمگرتن خۆم هۆبیەکی خۆمە ینی حەزم لە ڕەسمگرتنە و ئەو ئیشانەی کە ئەیکەین بۆ دیاریکردنی ژمارەی بزنی کێوی یاخود پڵنگ هەمووی ئەکرێ بە بەحث هەمووی داتا کۆکرێتەوە و ئێستا حالیان من لە ڕێکخراوی سروشتی عێراقیشی شەکەم لە ڕێکخراوی سروشتی عێراق هەڵی ئەوە دێن کە ناوچەیەکی پارێزرا دروستکەن لە عێراق کە لە قەرەداغە و ئەم شوێنە بە IUCN واتە ڕێکخراوی نێودەوڵەتی پاراستنی گیانۆرانی کێوی دانی پێیانێت و بەڵام ئیتر ڕێگریەکان زۆرن لەبەرەوەی خەڵکی ئێمە و بەتابەتیش حکوومەت ئەم ئەکسپریەنسی نەبووە ئەم تەجروبەی نەبووە کە ئەم شوێنانە دروستکات بۆیە ڕێگریەکی زۆرمانێتە بەردەم لە ڕووی ئەوراق و کتابوانە دواتری لەسەر ڕێگریەکان دکتۆر لاڤینەمە بگەڕم بۆ لای تۆ ئەمەوێت لەوە تێبگەم کە من ئەمەوێت لە ماڵەوە پشیلەم هەبێ یا سەگم هەبێ هەمان ئەو کەس ئەتوانێت ئاژەڵی کێویشی هەبێ یا ئەمە لە ڕووە تەندروستیەکەوە تا چەندێک تەندروستە و دواتر لە ڕووی کۆمەڵایەتیشەوە تا چەندە دروستە بەدڵنیایە ئەو کەسێک کە ئاژەڵی سۆتەکەی باش بەدڵنیایەوە ئەو کەسێک کە لە ماڵەوە ئاژەڵێکی ماڵی بەخێوەکە جیاوازە لەوەی کە ئاژەڵی کێوی بەخێوەکە ئاژەڵی کێوی ناوەکەی بە ناوی بەخۆیەوەیەتی پێویستی بە شوێنێکی فراوانە پێویستی بەوەی لە سروشتی تایبەتی خۆیان بێ و ئەگەر هەنێکات هەیە ناچار بووی ئاژەڵێکی کێوی کاتێک کە برینارە یان پێویستی بە ڕزگارکردن بەخێوە بکەیت بە هەوڵ بی کە ناوچەیەکی وەکو سروشتەکەی خۆی بۆ دابین بکەیت کە ئەوەش ئیشێکی زۆر قرسە زۆر کەس هەیە کە بۆ نمونە ینی ئەوەی ئاگادار بم لێرە کەمترە بەزبانە لە دەرەوە ئەبینی بەتابەتی وڵاتە دەوڵەمەندەکان پەڵەن یا گورگ یا شێر بەخێو ئەکا لە ناو قەفەزێک دایناوە مەساحەیەکی کەمی بۆ داناوە مەساحەیەکی بۆ داناوە کە ناتوانێت ئەم پڵنیان ئەم شێریان هەر ئاژەڵێکی تر بێ باڵدارێک بێ لە قەفەزێک دای ئەنی سروشتی خۆی نییە سەگ و پشیلە ماڵین ئاژەڵی ماڵین و لەگەڵ مرۆڤ چەندەها ساڵە پێکەوە نزیک بوونەتەوە ئەوەی کە ئێستا هەمانەیەمەوە سەگ و پشیلێ لەوە ئەچێ 200 ساڵ پێش ئێستاوان نەبوو بێ 200 ساڵیش نابە نمونە بەراوردی ئێستا بکە بە ساڵی 90ەکان سەگە کە ببینیە لە کۆڵانەکان پەلاماری مرۆڤە بەڵام ئێستا لەبەرەوەی کە سروشتمان گۆڕاوە ژینگەمان گۆڕاوە مرۆڤەکان گۆڕاون ئەمانیش ئەگۆڕێن بۆ لەبەرەوەی خۆیان ئەگونجێنن لەگەڵ ژیانەکەیە و لەگەڵ ئەو گۆڕانکارانی ڕوئەیە بۆیە ئێستا سەگ یان پشیلە هەر کاتێک کە برینارە بێ ئێمە بە حکومیەوەی کە لە ڕێگەی ڕێکخراوە ئاگادارین خۆی داوای هاوکاری لە مرۆڤەکە زۆر کەس هەیە ینی لەم ڕۆژانەیە هاناخان ئاگادارە ینی کۆترێک برینار بوو هاتووە بەردەم دەرگاکەی ئەوان ینی ماڵ زۆرە بەس کە ئەبینێ ینی ئەو ئاژەڵانە ئێستا ئەو زیرەکییان بۆ دروست بووە ئەو هەستیان بۆ دروست بووە کە ئەزانن هەنێ مرۆڤ هەیە یارمەتیان ئەیە بۆیە ئەمانە بوون بە ئاژەڵی ماڵی پشیلە و سەگ بەڵام ئاژەڵە کێویەکان نەخێر ئاژەڵی کێوین پێویستە لە سروشتی خۆیان بن پێویستە ئەو دەربڕینە سروشتیانیان ئەو بیهێڤەرە سروشتیانکە هەیەە لە سروشتا بیکەن چکە هەنێ جۆرمان هەیە تەنانەت زاوزێ زۆربوونیشیان ناتوانن لە کاپتیڤیتییان لە ناو ماڵیان کە بیانکەی بە ئاژەڵی ماڵی ئەو زاوزێ و زۆربوونەش بوو
بکەن. تێگەم بەڵام ئەو کللتوری ڕاگرنی ئاژەڵەکەویە وا خەریکە لە کوردستانە دروست هەبێت و وردە وردە بەرەو ئەوە ڕۆیشتووە کە بۆ بە بازرگانی ئێستا بۆ نمونە ئەتوانی لە دوای ئەم پانێڵە بچینە ژێر پردەکەی سلێمانی و چەند شوێنێکی تر هەیە ئەتوانین داڵ بکڕین ئەتوانین کیسەڵ بکڕین کە تەمەنی لەسەر و 25 ساڵەوە کەواتە ئێمە زانین کێشەکە هەیە بەڵام تۆ وەکو دکتۆرێک دواتر بنوار وەکو بایۆلۆجیستێک دواتر وەکو ئاکتیڤیستێک وەکو هانە ئەبێ چی بکەین یعنی بۆ نمونە ئێمە بەس باسی بکەین یان نەخێر چەند ڕێگەیەک هەیە کە ئەتوانین بەیەکەوە دەستی بینێ ئەگەر لە یاساییەوە بێ یا لە ڕووی تەندروستیەوە بێ خەڵک وشارکەینەوە بەداخەوە ئەو کەسانەی ئێمە یعنی کە ئەو ئاژەڵە کێویانە ئەکڕن یان ئەیانێ بەخێویکەن یان ڕاویەکەن هیچ زانیاریەکیان نییە لەسەر ئەم ئاژەڵانە ئەبینە ئاژەڵێکی جوانە مارێکە بۆ نمونە کیسەڵێکە مەیمونێکە کە هێنراوەتە کوردستان و با بڵین لە ژێر پردەکەیان لە هەر شوێنێکی تر کە بە نایاسایی ئەم ئاژەڵانە ئەفرۆشن داڵە کونە پەپووە یعنی ئەمانە کە ئاژەڵی خۆمانن کەوە ئەیگرن کە و ئەمانە تا ڕادێک ئەتوانین بڵین ئاسانترە و یان زۆر زانیاریەکی ئەوە نینە بەڵام ئەو ئاژەڵانەی تر بە تایبەتی ڕۆنی کە زۆر کێوین هیچ زانیارێکیان نییە ئەچن ئەی خەنەرە خۆیان بە خێویەکەن لە بەرەوەی سروشتی خۆی نییە ئەم ئاژەڵە لەلایەن ئەمرێ دوو ڕسمی پێوە ئەگرن تو سناپی پێوەکەن بەداخەوە یعنی لە بەرەوەی کە لە کۆمەڵگەی ئێمە زۆربەی شتەکان بووە بە چاولێکەری ڕسمگرتن لەگەڵ ئاژەڵێکی دەگمەنە بۆ بە پۆست و زۆر بەداخەوە کە ئەماڵێم تەنها ڕسمێکی پێوە ئەگرن دوایەوە گرنگ نییە بەلایەن کە ئایا شوێنەکەی پیسە پاکە سروشتی ئەم ئاژەڵە چۆنە بۆیە گرنگترین شتەوەی و کەسێک کە ئێوە ئاژەڵێک بە خێوکازان یاری تەواوەتی هەبێ لەسەری و شتێکی تر کە لە وڵاتی ئێمەیانە بەداخەوە نەبوونی یاسایەکە کە ڕێگری بکە لەم شتانە ینی چەندێک لایەنی حکومی و ناحکومی و ڕێکخرا و ئەمانە هەوڵ بات کاتێک کە یاسایەک نەبوو ڕێگری بکە لەوەی کە ئەم ئیشە بکرێ ئەو کاتە هیچ شتێک ناکرێ بۆیە گرنگترین شت یاساکەی دوای ڕۆشن بیرکردنی تاکەکان زۆر زۆر باشە هەر لەسەر ڕۆشن بیرکردنی تاکەکان هانەخان ئێوە لە کوردستانە نێتۆرکێکتان دروست کردووە کە یەکتری بناسن وەکو کۆمەڵێک خۆبەخش بۆ کۆمەڵی خۆبەخش لە هەولێر یا لە دوهۆک یا لە سلێمانی جۆرێک لە فدراسیۆنێک جۆرێک لە کۆبوونەوەیەک دروستکەن کە ئێوە بتوانن دانی کەم ئەو کێشانی کە هەن وەکو چالاکوان لە ڕێی کەمپین و ڕێی ئەکرێن دەجا خۆ پیشاندانەوە پیشانی بدەن ئایا ئێوە بەس بەتەنیا بۆ خۆتان ئەتانێ ئەمە بکەن یا تانەوێ کاری خۆبەخشی لە بابەتی ئاژەڵیە ئاژەڵداریە یا ئاژەڵدۆستیا بکەن بە کەلتور خۆی بڕاستی من ئەم ئیشەکە دەستم پێکرد خۆم لە ناخی خۆم کە باسم کرد مجموعەی ڕەفیقم هەبوو لە هەولێر یەکێک لەوانە کوڕێکنەوەی محەممەد قەدریە ئێستا خۆی شاخەوانیەتی زۆر باشە ئەو ئیشێک لە ڕێکخراوێ لەوێ مثلا چەند جارێ ئەمزانی کە خۆم ڕەفیقم هەیە لە بەرەوی من کۆلیژم لەوێ تەواو کردووە لە هەولێر ئیتر لەوە دەستی پێکرد کە مەسەن ئەمبینی پۆستەکان لەسەر فەیسبووک بۆم ئەنارد مەسەن ئەگەر لە سلێمانیە ئەمە لە هەولێرە چۆن بتوانین یارمەتی بین نوعا لە کۆنەکشنە دروست ئەبوو لە بینی من و ئەوە کە بتوانیا بقدر الإمكان هەوڵ بەم هاوکاری بکەم ئەگەر بزانم کەسێکم هەیە ڕەفیقەکانم لە هەولێر ئەم هێشت یعنی کۆنتاکتان هەبێ لەگەڵ لینک بنەوە زۆر توانی ومانە یارمەتی زۆر ئاژەڵ بین بەس هەر محدودە یعنی با بڵین چەند جارێ ئەم شتەکراوە بە ژمارەیەکی کەم ئەم شتەکراوە ئەویش هەماشت ئەگەر کەسێکی هەبووە لە لای من لە سلێمانی یا مەسەن لە کەرکووک ڕەفیقەکەم هەبووایە هەوڵمان ناوکە بکەین پێکەوە خۆی ئەنەوە کۆنەکشنانە زۆر گرنگە چکە تۆ هەندێک هەیە ئەتوێ مەسەن پێی بگەیت ئەتوێ مەسەلەن ئەها بتوانانی قەدر الإمكان یارمەتیەکی بۆ بنێری ئەو نوع کۆنەکشنانە هەیە بەس کەمە لەبەر ئێمە واڕاهات یعنی خۆی زیاتر کمیونیتیەکە وای لێ هاتووە هەر حەزەکەن بە ئیندیڤیدوەڵی ئیشەکە بکرێ زۆر بەدەگمەن زۆر بە کەمی ئەبینی کە مثلا من ئاکتیڤستم ئەو ئاکتیڤستە زۆر بە قورسی ئەگەن بە یەک زۆر بە قورسی وایە لێت کە هەرێوێ یەکێکی و بەجیا ئیشەکەی خۆی بکا لەبەری هەستەکە کە خۆی باشتر ئەگەر ئیشکا بەتەنها ئەو شتەمان زۆر هەیە مع الأسف بەس هەندێک جاریش هەیە نا ئەبینیت کە هەیە ئەوێ یارمەتیم با یعنی مثلا من لە ڕێی سۆشیال میدیا زۆر کەسێک بۆ مەنێرێت ئەمشی لێ هاتوۆتە بەردەرگای ماڵمان چی لێ بکەم توخوا بێ زەحمەتانە خان یارمەتیەکەم بە مثلا زۆر جار هەیە دارێکتیانەکەم وای ئەمە بۆ ڕێکخراوی پاکۆ یا ئەمە ئەگەر بزانم تەمەنی ئەوە نییە بتوانێت داوای یارمەتی با یەکسەری خۆم پێڵم ئاوا بکە ئەمە بکە ئەوە بکە ئەو نەوع عاشتانە زۆر گرنگە کە کۆنەکشن دروست ببێ
خۆی هەیە بە کەمیە لەبەر یەکێک ناناسێت و زیاترین ئێمە خەڵق هەوڵ نایەن یعنی تو ریچ ئاوت مثلا من بزانم مثلا ئەحمەد ئەو قدرەتی هەیە کە شتێ بکە من ئەبێ پەیوەندی بە ئەحمەد ئەو بکەم دەوای یارمەتی لەوە بکەم ئەوە زۆر شتێکی ئاساییە ئێمە ئەو شتەمان هەیە زۆر یعنی ئەیبینین کە شتێکی نائاساییە ئەوە کێشەی یەکەمە کێشەی دووهەم ئەوەیە کە هەندێک جار هەیە ریسۆرسە کەمە ئەوسا بە هەر بگەڕێیتەوە احتیمات بکەیتەوە سەر خۆت من يعني أول كونكشنانم هي بس actually كبجينا مرحلة إنه كوبينا ومثلا هم سمان جارة شوار مان جارة أو يعني مع الأسف نيا زور كمان أو كبوشها مثلا صدفة من رشتو متابع أوان هاتونا تقريك ما قرتوا توا بس زور شك ما كردو بس نما خستو تسر أرض واقع كإما بين تطبيقي كين لبروي خوت زاني هديك يو مشغولة بإيشو كاري خوي يعني ريسورسك كما بابلين سبورتك كما وەکو کە دکتۆر لاوینیش باسی کرد کە یاسا نەبێت سەپۆرتی ئیشەکانت کە هەتا بەردەوام بی ئەوە کێشەیەکی تۆزە ناخۆشە چکە ئەدەیتە خۆی کەسێکی تر وەستاوی لە ڕێگاکە هیچ شتێک نییە من هەتا ئەمەم پێ ئەکرێ لەوە زیاترم پێ ناکرێ ئەوەش کێشەیە لە لایەنێکیکەوە زۆر زۆر باشە کاک بنوار ئەو کێشەی کە لای ئەوان هەیە ئاکتیڤیست زۆرە چالاکەوان زۆرە لە ناو شارەکانە کە حەزەکەن ئەگەن لە سەگ و پشیلە بێت و بۆ زۆرە مامەڵەیان لەگەڵ نەکرێ ئێوە نەتانتوانیوە ئەو کەسانەی کە ئەچون بۆ شاخەوانی چکە بە ساڵی کۆتایی یەکێکی زۆر لە سلێمانی لە هەولێر لە شارەکانی تر ئەچون بۆ شاخەوانی هەر ئەم کەسانی کە ئەچون بۆ شاخەوانی ناتوان ببنەوە بە چالاکوان لە بابەتی ئاژەڵی کێوی و پرسیاری دومیشم ئەوەیە باسی ئەو بزنانە ڕەنگە کرد چکە لەو کاتەوە باغەکە لە مێشکمە ئەو کەسانی کە ئەو ئاژەڵە بەناو چێک پۆینت یا خاڵی پشکنەکە ئەڕوا ئەزانن کە ڕێگە پێنەدراوە یاخود یاسایەک هەیە لە بەردەستیان بڵێ وەکو چۆن تیاک مەمنوع بیهێنی و بیبیت و ئاژەڵی کێویش مەمنوع بیهێنی و بیبیت لە بینی ینی ڕێکخراوەکانە لە بینی ئاکتیڤیستەکانە و ئەوە زۆر ناخۆشە ینی بۆ نێسا یاسا هەیە هەنێک یاسا هەیە بۆ پاراستنی سروش بۆ پاراستنی ئاژەڵی کێوی بۆ ڕاونەکردنیان بۆ قەدەغکردنی ئەو ئاژەڵانی کە بەڵێن مەترسی لە ناوچوونیان لەسەرە ئەو جۆرە ئاژەڵانە ینی قەدەغەکە ڕاو بکرێن و لە خاڵە سنووریەکانە گەرێکێک پێ بگیرێت دەستگیرەکە منیست بەسەرەوە ڕاد بگرم بۆ نمونە لیستێکیان لایە ئەڵێ بۆ نمونە ئەتوانی کۆتر بەری بەڵام ناتوانانی داڵبەری ئەمێ لەوە تێ بگەم پرۆسەسێکی حکوومەت بڵێ بە پێی ئەم لیستە تۆ توانی ئەم ئاژەڵانە بیهێنی تو ببەی بەڵێ خۆی با بڵێن ئاژەڵەکان بەتەواتی ئاژەڵی بەپی ئایسیان لیستێکی یان لیستی سووری پێوترێ ڕێد لیست لەم لیستە ئاژەڵەکان بەپێی مەترسی لە ناوچوونیان جیا کراونەتەوە بۆ نمونە هەیە مەترسی لەسەر نییە هەیە مەترسی کەمێک لەسەرە هەیە زۆر مەترسی لەسەر بوونەوەکو پێشن لەبەر بوون پڵنی فارسی بۆیە لە خاڵە سنووریەکان یاسایەکمان هەیە یاسای ژمارە وەبزان دەی ساڵی 2009 لەم یاسایە وا بڵێن ئەو ئاژەڵانی کە مەترسیان لەسەرە لە خاڵ سنووریەکان ڕێگریان لێکرێت نابێ بگوازرێتەوە سزا درێنەوە کەسانە و ئەو کەسانی کە ڕانەکەن بەس کێشەکە لێرە چییە ئەم یاسایانە تەطبیق ناکرێت ئەو کەسانەی کە ئەم ئیشاناکەن ئەو کەسانی کە ڕاویانەکەن کە ئەیان کڕن کە مامەڵی پێواکەن هەمووی کەسانی بەرپرسن ڕاستێکە یعنی یاساکە بەسەریانە تەطبیق نابێت یان یەکێکی تر ئەوانە بینێت ئەڵێ بۆچی ئەوانەی کە منی شەیکەم یعنی ئەگەر پەیوەندیەک هەبێت هەردوو پرسیارەکانی یەک بگرێتەوە ئەگەر پەیوەندیەک هەبێت لە بینی بۆ ڕێکخراوێکی وەکو ئێمە و ڕێکخراوەکانی تر ئەوە زۆر چاکە تۆ توانیت لەو ڕێگەیەوە هەم خەڵکیش بکەیتەوە هەم یاساکەش تەطبیق بکەیت ئەوەی ویستم پێت بڵم ئیزافیکەم بۆ قسەکانت لە کاتێکم بۆ ئۆفیسەمە دەبستەکە دیێک لەو کەسانی کە ئەشەکانی وێنای دووتەنێکی پێ ناوی ناڵم بەڵام وتی کاک ئەحمەد شێرت ئەوێ ئەتم دووسێ جاوتم مەبەستت چییە وامزانی مەبەستی وێ مناڵەکەی ببینەمە بڵێ مناڵەکەم وەکو شێر وایە وتی وەڵا بەم زوانە 4 شێری سپی لە ئەفریقاوە لە ساوز ئەفریقاوە ئەمە سلێمانی لە سلێمانیش دیڵی پێواکەن و ئەیفرۆشن بازەکان پێکەن من لەو ڕۆژەوە ریسێرچەکەم بزانم شێری سپی چۆنە چکە نەمدی بوو بەڕاستی کە وتی شێری سپی اینجا ئەگەر من ڕاوچی بم قسە خۆم دانم بۆی ڕاوی ئەو شێرە بکەم بۆیە سلێمانی خۆشبەختانە 2 ڕۆژ یا 3 ڕۆژی کە شێری سپی بۆێت بەڵام نەخلیەکەن بۆ یەشێک لە باخچی ئاژەڵان ویستم پرسیاری ئەو بکەم
تا چەندێک ئەم بسنسە تا چەند ئەم بازرگانی بچکە باڵمەتاڕا دێت تۆ ناتوانانی بڵێ ئەمە نایاساییە بەڵام لە هەمان کاتا وەکو چالاکەوان تۆ دژی ئەوەیت ئەمە چۆن حەکەیت چۆن چارەسەری کرد خۆی شێر و ڕوونەوانە ئەسا هەمووی مەفسی ناچونانسە و تابەتی بەوری با بڵێن پرتەقاڵەکە خۆی پێ خەڵک تێکەڵی کردووە پڵنگ و بەور تێکەڵکرا بەس هەمووی هۆکاری سەرەکییان ئەوەیە کە ناوچەکانیان لەدەستداوە ژینگەکان تێک درراوە ئەوە هۆکاری سەرەکیە دووەم هۆکاری سەرەکی مامەڵەکردنیانە بە مامەڵەکردنە پیانەوە تر بۆ پێت ڕادێت بۆ شەکانی بۆنینوکی بەکاربێنە پێستەکی بەکاربێنە و ئەم مەسەلەی شێر یاخود مەسەلەی مامەڵەکردنی ئاژەڵ لە عێراق بەڕاستی یعنی ناخۆشە زۆر کە سەیرەکەی چونکە بۆ منە بازاڕی عەزەمێ هەیە ئێمە ئەم تریپەمان کرد بەغا ڕۆشین بەلای ئەو بازاڕە ڕۆشین یعنی شێری لێ ورچی لێ یعنی ئەنواع ئاشکال ئاژەڵی کێوی لێیە کە لە وەزعێکی زۆر ناخۆشان و هینیش دیمانیش لەسەر خەڵکیان کڕێ پارێکی زۆریان پێدا قەیرانیشە بەڵام لەگەڵەوەشە ئەو بزنسە هەر بەردەوامە پێتوانێت ئەو بزنسە چۆن خۆی گرتووە و زەرەریشی زۆر زۆرەوە گوتم دووەم هۆکاری سەرەکیە بۆ لە ناوچوونی زۆربەی جانەوەران کە ئێستا تووشی ئینقراز بوونەوە تووشی ئەکستینکشن بوونەوە و بابەتی شاخەوانیەکە بۆ ئەو گروپانە نابن بە ئاکتیڤیست وەڵاهی یعنی خەڵک کاچێ بۆ شاخەوانی بۆ سروشە پێچێت بۆ حەزی واچەکە سروشەکە ببینێت و تۆ وا خۆشەکە چیت دوو ئاژەڵی کێوی ببینی بەڵام لەوانەیە خەڵک بێ بەس هەستەکەم شوێنێک نەبێت کە ئەو خەڵکە بۆی بچێت کردنەوەی شوێنێکی وا زۆر چاکە و یەکێک لە باشترین شتەکان بۆ ئاژەڵێکی و پاراستنی ئاژەڵێکی هەبوونی ئینفۆرسمنتە لە ناو سروش واتە بۆ من ڕانجەر یان خودت پارێزەر پۆلیس دارستانمان بەڵام پۆلیس نین ئەمانە زۆر سوودێکی باشیانێ بۆیە ئەو کەسانە ینی ئەکرێت ببن بەوانە بەڵام وەکو ئەوەی کە بڵام شوێنێک هەیە بۆی بچن و بکرێت جارێ شوێنێک نییە بەڵام زۆر باشە دکتۆر لاڤینینە لای جەنابەت سەرقاڵی پرۆژەی TNR-ەکەیت کە ئەتەوێت ڤاکسینەیشنی ئەو سەگانە بکەی کە لە شاری سلێمانی دواتر شارەکانی تر پێم بڵێ ئەمە گرنگیەکەی چییە؟ ئایا ئێمە شەتوانی بۆ زۆرێکمان چوین بۆ تورکیا بۆ ئێران لەوێ ئەتوانی بە ئارەزوی خۆمان دەست بین لە سەگ و پشیلەکانیان ئەڵقەیەکیان بەجێوەیە و ئەو سەگانی زۆر هاتێتر لە سەگانی ئێمە هۆکارەکەی چییە کە ئەم جیاوازیە گەورە لە بینی سەگی کوردی بۆ سەگی تورکیا و ئێران هەیە و ئایا ئەم ڤاکسینەیشنەی کە بەتەمان بیکەن گۆڕاکاریەکی چۆن دروستەکات؟ پرۆژەی TNR کە ماوەی ساڵێک زیاترە ڕێکخراوی پاکۆ هەوڵێت کە وەکو چارەسەرێک بۆ کێشەی سەگی بێخاوەن کە لە ناو خەڵکا پێڵێن سەگی بەرەڵا بەداخەوە بەس بڵین بێخاوەن باشترە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە پێشتر ئێمە لە ساڵی 1974ەوە حکوومەتی عێراقی بەپێی یاسا ئەم یاسای دەرکردووە کە بۆ چارەسەرکردنی کێشەی سەگی بێخاوەن ئەبێ سەگەکان بکوژرێن و کوشتنی ئەم سەگانە ئیشی دائیرەی ڤێتەرنەریە و لابردنیشیان ئیشی شارەوانی